خانەی کوردیدا. ئەم بەرنامەیە ڕۆژانی پێنجشەمە کاتژمێر 3:30 خولەکی ئێوارە پێشکەش دەکرێت. بەرنامەی لە کتێبخانەی کوردیدا. بەناوی خوای بەخشندە و میرەبان، سڵاوی خوای گەورە لە بیسەرە و بینەرە ئازیزەکانی دەنگی کۆمەڵ ڕادیۆی چەمچەماڵ، من ڕوقەش سەلام پێشکەشکاری بەرنامەی لە کتێبخانەی کوردیدا خۆشحاڵم جارێکی تر لە ئەڵقەیەکی نوێدا بە خزمەتی ئێوەی ئەزیز گەشتمەوە. خۆشەویستانم، لە ئەڵقەی ئەم جارەدا لە خزمەتتاندام بۆ خوێندنەوەی کتێبی ژیاننامەی پێغەمبەران کە لەلایەن بانقوات حاجی کاروانەوە نووسراوە. وەتەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان بریتی ئەبێت لە باسکردنی بەشێک لە ژیانی پێغەمبەر موسا، سەلامی خوای گەورەی لەسەر بێ. هیوادارم جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و سوودمەند بێت بۆ هەموو لایەکتان. لەم ڕۆژگارەدا پیاوی وایە هەموو شتێک دەکات چەنیا بۆ ئەوەی لە دەسەڵات و دەسەڵاتداران و کاربەدەستانی ڕۆژگار نزیک بێتەوە. ئامادەیە منی باوەڕجارێک بشکێنێت و مافەکەی زەوت بکات، تەنیا بۆ ئەوەی کاربەدەستەکە دەستخۆشی لێ بکات و لە خۆی نزیکی بکاتەوە. تەنانەت کەسی وا هەبووە ئافرەتەکەی خۆی ڕازاندوێتەوە و بردوێزی بۆ لای کاربەدەستێک، یاخود ئافرەتی داوێن پیسی بۆ دەهێنێت و شەرەف و کەرامەتی خۆی دەدۆڕێنێت، تەنیا بۆ ئەوەی پشکێکی لەو دەسەڵاتە بەرکەوێت و ببێتە بەرپرس. ئەمە دەرد و عیلەتێکی هەموو سەردەمێک و چرخێکە، تەنیا بۆ ئەوەی پایەیەکی دەست بکەوێت و بۆ ئەوەی لە دنیا پێی بژیت و شانازی پێوە بکات، بەڵام دەرئەنجام مرزنی خەی دەگرێت و گەڕانەوە شەر بۆ لای خۆی گەورە و باڵا دەستا. حەزرەتی موسا بە ساحیرەکانی فەرموو من دەست پێش خەری بکەم یاخود ئێوە؟ گوتیان نا، ئێمە دەست پێەکەین. هەر چەند جادوگەرەکە گوریسەکەی دەستیان فڕێدایە سەر زەوی و ڕاستەوخۆ بوون بەمار. حەزرەتی موسا سەلامی خوای گەورەی لەسەر بێت شتی لەو شێوەی نەبینیوە و سەرسامی دەبێت و دەترسێت. سەرۆکەکانی دنیاش لە ڕابردوو لە ئێستادا جادوگەریان هەیە و پشتیان پێدەبەسن، لە کورسی و دەسەڵاتەکانیان دەترسن لەیان داگیر بکرێت. ئەوەتە مۆسۆلینی ئیتالیا، هیتلەری ئەڵمانیا، ستالینی رووسیا، سەدامی ڕژێمی بەعس و چەندان سەرۆکی تری دنیا. بۆ نمونە لە سەردەمی حکمڕانی خۆیدا سەدام جادوگەری خۆی هەبوو. لێرەوە حەزرەتی موسا ترس دایگرت، خوای گەورە پێی دەفەرمێ مەترسم. هەروەها خوای گەورە پێی فەرموو گۆچانەکەی دەستت فڕێ بدە سەر زەوی و نەبێت بەمارێکی گەورە و سەرجەمارەکانی تری جادوگەرەکان دەخوات و خوتیان دەدات. حەزرەتی موساش گۆچانەکەی فڕێدایە سەر زەوی و بڕیارەکەی خوای گەورە هاتە جێ. لێرەوە حەق و ڕاستی دەرکەوت، ناحەقی جادو و سحر هەردەبێت سەرشۆڕ بێت لە بەرامبەر بڕیاری خوای گەورە. جێی خۆیەتی ئەوەی لە بواری پزیشکیدا کار دەکات و بەر لە هەموو کەسێکی تر کڕنوش بۆ گەورەی و خاوەن دەسەڵاتدارێتی خوا ببات و تەسبیحاتی بکات. کەجگە لە خوای گەورە کەسێکی تر ئەو توانایی هەیە بتوانێت شێوە و ڕوخسار و لەشی مرۆڤ بۆ شێوە ڕێک و پێکە دروست بکات؟ ئایا ساحیرەکان و فیرعەون نەتوانایانجا هەموو مرۆڤێک دروست بکەن و گیانی پێ ببەخشن؟ هەروەها ئەوەی پسپۆڕی بواری بۆشایی ئاسمانە ئەرکەی سەرشانێتی بەر لە هەموو کەسێک زووتر شایەتمان بێنێت و بیر لە گەورەی خوا بکاتەوە کە چۆن ئەم هەموو ئاسمان و ئەستێر و خۆر و مانگەی لە ئاسمانەکان ڕاگرتووە و لە هەمان کاتیشدا ڕووناکی و گەرمایی بەزەوی دەبەخشن. ساحیرەکانی فیرعەونیش زانیان کە ئەمەی موسا کردی حەقیقەتێک بوو، جادو نەبوو، یەکسەر چوونە کوڕنوش. جگە لەمەش گوتیان ئێمە باوەڕمان بە خودای موسا و هارون هێنا. ئەم چەند جادوگەری فیرعەون ڕۆژێک لە ڕۆژان گویان لە ئامۆژگاری و بانگەوازیی حەزرەتی موسا نەبوو بوو. خۆ ئەوان هەر خەریکی جادوگەری بوون و تەنانەت ئیمانیان بەخوای گەورەش نەبوو. لەم سەردەمەشدا هەزارانی وەکو ئەم ساحیرانەی فیرعەون گیرۆدەی دەستی چاوان و گوناحن و تەنانەت خوای گەورەش دەناسێت. بەڵام ئامادە نییە ڕۆژی تەنیا 5 جار کوڕنوش بۆ خوای گەورە بەرێت. تەمەنی گەیشتووەتە 40 ساڵان، مێشکی پڕە لە زانست و زانیاری لەسەر ئیسلام و خوددا و پێغەمبەرەکەی. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان سەری نەخستۆتە سەر زەوی و تەسبیحاتی خوای خۆی نەکردووە. چەند جادوگەری فیرعەون حەقیقەتەکەیان بە چاوی خۆیان بینی و چوونە کوڕنوش و ئیمانیان هێنا. فیرعەون دڵە خوورپەڕووی تێکرد و هاتە هەژین و پرسیاری لە خۆی دەکرد و دەیگوت ئەم هەموو خەڵکم بۆچی کۆ کردەوە و چی ڕوویدا؟
فیرعونی سەمکار شەرمەزاری ڕووی تێکردو بە جادوگەرەکانی گوت بەرلەوەی مۆڵەتنە من وەربگرن باوەڕتان بە موسا هێنا مادام واتان کرد دەبێ گەورەترین و سەختترین سزا لە من وەربگرن سەیری هەڵوێستی ئەو زاڵمە بکە ئەم جارە فیرعون چی بە جادوگەرەکان دەڵێت پێی گوتن بزانە گەورەترین جادو لە موساوە فێربوون سەیری تۆمت و بوختانی ئەو ستەمکارە بکە کەس هەیە نەزانێت کە خودا حەقە و پێغەمبەرەکان حەقن و قورئانیش هەروە ئەی بۆچی ئێمە لەو حەقیقەتانە ڕابکەین و وێڵی ڕێگای شەیتان بین بۆ خوشکانمان بەگوێی فەرمایشتەکانی خوای گەورە و پێغەمبەرەکەی ناکەن ئەی بۆ ئەم هەموو خەش و خیانەتە لە بازار و فەرمانگەکان دەکرێت ئەی بۆچی گەنجەکانمان دوای چاولێگریەکانی ڕۆژ ئاوا کەوتون و چاویان لە گوناح و تاوان و خراپەیە بۆ جارێکیش بیر لە ئەخیرەتان ناکەنەوە ئەی گەنجەکان باش بزانن کە حقیقەت و ڕاستی لە ئیسلامەوەیە و هیچ ئاینێک بەقەد ئیسلام کراوە و ڕوون نییە ئاینەکانی تر هەمووی شاراون و دەستکاری کراون جگەل لە قەشە و حاقامەکانیان نەبێت کەسانی خوار خۆیان حقیقەتەکان نازانن چونکە هەمووی شاراون و ئاینەکەیان دەستکاری کراوە و بەتاڵن و بە هیچ شێوەیەک لە لای خوای گەورە قبوڵێن جگەل لە ئاینی پیرۆزی ئیسلام نەبێت سەیری بکەم قورئانی پیرۆز و فیقە و فرموودەکانی پێغەمبەر لە هەموو ماڵ و لە هەموو شوێنەکەی و ئاشکران و شاراوەنین هەموو کەسێک بە گوێرەی خۆی شتێکی لە دەزانێت ئینجا فیرعون بە جادوگەرە باوەڕهێنەرەکانی گوت دەست و قەشتان دەبڕم و بە زیندوی بەدار خورمادا هەڵتان دەواسم تاوەکو هەناسە لە گویانتاندا دەردەچێت و بە ئازارەوە دەمرن بەڵام ئایا جادوگەرەکان پەشیمانی ڕووی تێکردن و ترسان نەخێر تەنانەت زۆر بێباکانە و چاونەترسانە سوکایەتیان بە فیرعون کرد لەبەرچاوی هەموو ئامادەبوانی گۆڕەپانەکە گوتیان تۆ دەسەڵاتت بەسەر ئێمەوە نییە و دەسەڵات و کار بەدەستیەکەت کاتیە و چی لە دەستت دێت بیکە و باکە لە هیچ شتێک نەبێت سەیری ئەم باوەڕە بەتینی جادوگەرە باوەڕدارەکان بکەم کە لە لەحزەیەکی کەمدا لەو مەیدانەدا باوەڕیان بە حەزرەتی موسا و خوای گەورە هێنا هیچ حیسابێک بۆ فیرعونی ستەمکار ناکەن جادوگەرەکان بە فیرعون دەڵێن تۆ دەسەڵاتت بەسەر ئەم دنیادا نییە و بۆ ماوەیەکی کاتی حکوم دەکەیت و دنیاش تا سەر بۆ تۆ نییە و جێ دەهێڵیت کار بەدەست و گەنجی وا هەیە لەم ڕۆژگارە دەستبەرداری دنیا نابێت و پێی حەیف و مخابنە دەست لە گوناح و تاوان هەڵبگرێت چونکە ئەوەندە ڕووی لە دنیا کردووە هەموو خۆشی و ناڕەحەتیەکانی بەهشت و دۆزەخی نەبراوەی بیرچۆتەوە دەڵێن دەترسم سەروەت و سامانی دنیام لەدەست بچێت بۆچی پەنان نەبەمە بەرزی ناو ڕابواردن و مەی خواردنەوە ئامادەیە قیامەتەکەی لەدەست بدات گەنجەکان وەرن و چاو لە باوەڕی ئەو چل جادوگەرە بکەن و ئیمانتان کامڵ بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە هەموو ماڵ و سامان و خێزان و ژن و منداڵ و دایک و باوکت بکە بە قوربانی کەسێک بیکە بە قوربانی ڕێی ئەو کەسەی هیدایەتی بە جادوگەرەکان بەخشێ و پشتی فیرعونش دەشکێنێ و لە ناوی دەبات ئەو چل جادوگەرەی باوەڕیان بە حەزرەتی موسا و خودای حەزرەتی موسا هێنا باکیان نەبوو لەوەی فیرعون دەست و قاچان ببڕێت و بەدار خورماوە خەڵیان بواسێت گەنجی ئەمڕۆ دەبێت وەکو ئەوانە بێت و لە هیچ شتێک نەترسێت چونکە بە بەردەوام خودای گەورە لەگەڵ بەندەکانێتی و لە ژێر چاودێری خوای گەورەدان و خۆیشی بیسەر و بینەرە بەسەر هەموو شتێکەوە کە ڕوو دەدات لێرەوە دوو شت ڕوویدا باوەڕی ئاسیای خێزانەی فیرعون وەکو خۆی بەنهێنی مایەوە جگەل لە ئاسیاش ژنێک لە ماڵەکەی فیرعون وەکو ئارایش سازێک کاری دەکرد ئەوە تا ڕۆژێکیان قژی کچەکەی فیرعوندا دەهێنێت و شانەکە لە دەستی بەر دەبێتەوە و هەڵی دەگرێتەوە دەڵێت یا ئەڵڵا کچەکەش دەڵێ مەبەست لەو خودایە کێیە ئایا باوکمە دەڵێ نەخێر خودای من و تۆ خودای باوکیشتا کچەکەش دەچێتە لای فیرعونی باوکی و ئەمەی بۆ دەگێڕێتەوە و فیرعون فەرمان دەردەکات ژنەکە بهێننە لای کاتێک دەیهێننە لای فیرعون پێی دەڵێت زوو پەشیمان بەوە و تەنیا باوەڕ بە من بهێنە ئەو ئافرەتە پاکەش باکی بە هیچ نییە و پێی دەڵێت جگەل لە خوای گەورە باوەڕ بە کەسی تر ناهێنم و هەر ئەو خودای من و تۆ و هەموو کەسێکیشە سەیری باوەڕ و چاو نەترسی ئەم ئافرەتە خۆڕاگر و خاون بە غیرەتە بکە خۆزگە خوشکانمان لەم ڕۆژگارەی ئەمڕۆ وەک ئەو لەسەر باوەڕەکەیان سوورتر و مکورتر دەبوون بۆ ئەوەی ئافرەتەکەی کۆشێک لە باوەڕەکەی پەشیمان ببێتەوە فیرعون بڕیان دەدات کە منجەڵێکی پڕ لە مسی تواوە یاخود پڕ لە زەیتی کوڵاوی بۆ بهێنن
کاتێک دەیهێنە بەردەمی بە ئافرەتەکە دەڵێت گەر پەشیمان نەبیتەوە کوڕە گەورەکە دەخەمە ناو ئەو منجەڵە و دەیتوێنمەوە. بەڵام خۆراگری ئەم ئافرەتە لە باوەڕ و خۆراگری عەماری هاوڵی پێغەمبەری پێشەوە بەهێزتر و بتەوترە. کاتێک کە عەمار باوکو و دایکی شەهید دەکرێن و لە ترسی کوشتنی دایک و باوکی ناوی خودای کافرەکان دەهێنێت. بەڵام ئەو ژنەی کۆشکەکەی فیرعەون وانیە و هەرچەندە حەزرەتی موسەی نەبینیوە و قسەی لەگەڵ نەکردووە ڕازی نابێت باوەڕەکەی لەدەست بدات و ئامادەش نییە پەشیمان ببێتەوە. بەڵام ئایا کام ئافرەتی ئەم سەردەما وەکو ئەو ئافرەتە وایە و بەو شێوەیە بەجێرگا بۆ لەدەستنەدانی ئیمانەکەی ئامادەیە. تەنانەت کوڕەکەی لەناو منجەڵێکی پڕ لە زەیت و مسی کوڵاوەوە بە زیندویی بسووتێنن. کوڕە گەورەکەی دەخانە ناو منجەڵەکە و بڵق دەدات و ئێسقانەکانی دەکەونە سەر لێواری منجەڵەکەوە. بەڵام ئەو هەر ئامادە نییە دەستبەرداری ئیمانە پتەوەکەی ببێت و هەر چوار کوڕەکەی بەبەرچاویەوە دەخەنە ناو منجەڵەکە و وەکو ئەوی تریان لێدێت کە بوو بە ئێسقان. هێشتا دایکیان بەسەبرەوە ئامادە نییە مل بۆ داواکەی فیرعەون کەج بکات. ئەم ئافرەتە خۆی و منداڵە بچووکەکەی باوشی دەمێنن. دار و دەستەکەی فیرعەون و منداڵەکەی لە باوشی دەستێنن. دایکەکە نایدات و منداڵەکە لێرەوە دێتە گۆ و دەڵێت دایکە قەیناکە ئینشاءالله لە بەهەشدا بەیەک دەگەین. منداڵەکەش دەخەنە ناو منجەڵەکەوە. اینجا فیرعەون دەڵێت هێشتا کات ماوە گەر بێت و دان بە خودایەتی مندا بنێرت ئەوە ناتخەمە منجەڵەکەوە و ناتسووتێنم. ئافرەتەکەش چۆن شتی وا قبوڵ دەکات لەو لایشەوە چوار منداڵەکەی لەدەستداوە و بە بەرچاوی خۆیەوە خرانە ناو منجەڵە ئاگرینەکەوە. ژنەکە هەڕازی نابێت و بە فیرعەون دەڵێت تەنیا یەک داوام هەیە، ئێسقانەکانی من و کوڕەکانم کۆبکەرەوە و لە یەک شوێن بیان نێژە. ژنەکەش هەڵدەدەنە ناو منجەڵەکە و وەکو ئەوان دەبێت بە ئێسقان. فیرعەون داواکەی بەجێ دەهێنێت و هەموو ئێسقانەکان لە نێوان مەککە و فەڵەستیندا دەنێژن. ئەوە تا لە شەوی ئیسرا و میعراجە کاتێک پێغەمبەر لەگەڵ حەزرەتی جوبرائیلدا بەرەو ئاسمانەکان دەکەوێتە ڕێ لەو شوێنە بۆنێکی زۆر خۆش دەکات. جا پرسیار لە حەزرەتی جوبرائیل دەکات ئەم زەویە چییە کە ئەو بۆنە خۆشەی لێدێت. حەزرەتی جوبرائیلیش پێی دەفەرمێت ئەوە ئەو شوێنەیە کە ئێسقانەکانی ژنەکە و منداڵەکانی تێدا نێژراوە کە لەلایەن فیرعەونەوە خرانە منجەڵێکی گەورەی پڕ لە ئاگر. سەرجەم چیرۆکەکان بۆ پێغەمبەری پێشەوا دەگێڕێتەوە، بەڵکو بۆ ئێمەش بگێڕێتەوە تاوەکو باوەڕمان وەکو باوەڕی ئەو ئافرەتەوا بێت. ئاسیای خێزانی فیرعەون دیمەنەی سووتانی ژنەکە و منداڵەکانی دەبینێت و ڕوو لە فیرعەونی مێردی دەکات. ئیتر بەس نییە ئەوە تا موسا لە ناو خەڵکدا ڕسوای کردی و چل جادوگەرەکەش باوەڕیان بە ئەو هێنا و وازیان لە تۆ هێنا و ئەو زوڵم و ستەمەی تۆ تاکەی. ئاسیاش کە بنهێنی ئیماندار بوو ئیمانەکەی خۆی ئاشکرا کردو، باوەڕەکەی خۆی دووپات کردەوە. لێرەوە فیرعەون زیاتر و تووڕەبوون دەیگرێت و دەست و قاچەکانی ئاسیای خێزانی دەبڕێت هەتا دەمرێت و بەو ئازارەوە گیانی دەردەچێت. بۆیە نزا دەکات و لە خوای گەورە دەپاڕێتەوە. داوا دەکات خوای گەورە لە خۆی نزیک بکاتەوە، هەروەها لە بەهەشتیش خانوویەکی پێ ببەخشێت. کەسێک خودای گەورەی خۆش بوێت و ئەوەی لە دنیادا هەیەی دەیکات بە قوربانی خوای گەورە. ئاسیاش بەر لە بەهەشتی پان و بەرێنداوی نزیک بوونەوە دەکاتەوە لە خوای گەورە. سەیری باوەڕ و هێزی ئەو ئافرەتە بکەن چۆن ڕووبەڕووی مێردەستەمکارەکەی دەبێتەوە و باوەڕەکەی ئاشکرا دەکات. هەر بۆیە پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێت فەرموویەتی باوەڕی ئەم سێ کەسە کامڵ و تەواوە، ئەوانیش ئاسیا و مەریەم و فاتمەن سەلامی خوای گەورەیان لەسەر بێ. ئەمانە ئافرەت بوون، بەڵام چ ئافرەتێکی ئیماندار پاک و چاو نەترس و باکیان لە سزای ستەمکاران نەبووە و زۆر سوور بوونە لەسەر باوەڕە بتەوەکەیان. چەندە ژن هەیە بەدەستمێردەکانیان گیرۆدەن و ئەزیەت دەخۆن، بەڵام با سەبر بگرن و ئارامگر بن، چونکە ئەگەر مێردەکانیان ستەمیان لێ بکەن ئەوە ستەمەکەیان ناگاتە ستەمەکەی فیرعەون. پێغەمبەر دەفەرمێت خوای گەورە لە بەهەشدا کۆشتێکی وای بۆ ئاسیا ئامادە کردووە کە پەڕتاپەڕی تەڕە بە بۆنی خۆش و بۆنێکی ئەوەندە خۆشی هەیە کە هەموو بەهەشتی گردووەتەوە. ئەی دەبێت بۆنی ئێسقانەکانی ئەو ژنە و منداڵەکانی چی بۆنێک بێت کە خوای گەورە لەسەر زەویدا بۆنداری کردوون و پێغەمبەری ئازیزیش بۆنی کردووە. ئەم جارەیان فیرعەون هەوڵی کوشتنی حەزرەتی موسا دەدات و دەڵێت دەبێت کوشتنی خودای موساش نیشانی هەموو لایەکتان بدەم
تا دەهات بنی ئیسرائیل زیاتر و زیاتر بەدەست فیرعەون و دار و دەستەکەی دەچەوسێنرانەوە و ئازار دەدران بە بەردەوام کاریان پێدەکرا و نەدەبوو شوێک بدەن. بەنی ئیسرائیلەکان بەردەوام گلەییەکانیان دەهێنا لای حەزرەتی موسا و لەو کاتەشدا حەزرەتی موسا سەلامی خوای گەورەیان لەسەر بێن داوای لێ دەکردن ئارامگر بن و خوای گەورە هەر سەریان دەخات و سزاش بۆ فیرعەون دەنێرێت. دواتر خوای گەورە حەزرەتی موسای ئاگادار کردەوە کە بەنی ئیسرائیل کۆ بکاتەوە و لەدەست فیرعەونی ستەمکار ڕابکەن. ژمارەی بەنی ئیسرائیلیش لەو کاتەدا 600,000 کەسە. حەزرەتی موسا بەرلەوەی بەنی ئیسرائیل لە ڕۆژنەکە ئاگادار بکاتەوە پێشتر دوعای کرد و لە خوای گەورە پاڕایەوە کە هەرچی سەروەت و موڵکی فیرعەون هەیە لە ناوی ببات و نەیهێڵێت. سەرنجام دوعاکەی گیرا بوو، هەرچی موڵک و سامانەی فیرعەون و دار و دەستەکەی بوو نەما و تەنانەت دراوەکانیان بوون بەبەرد. هەروەها حەزرەتی موسا لەخوا پاڕایەوە و فەرمووی خودایە وا بکەی کەسێک لە گەلەکەی فیرعەون باوەڕ نەهێنێت تاوەکو سزای سەختی و تۆ دەبێنێت. خوای گەورە ئەمەشی قبول کردو بۆ ماوەیەکی درێژ باران نەباری و ڕووباری نیل وشک بوو ئینجا ئاوی تێدا نەما. بە فەرمانی خوای گەورە تەنیا ماڵی بەنی ئیسرائیلیەکان بە بەردەوام ئاویان هەبوو وشکایی ئەوانی نەگرت بووەوە. دار و دەستەکەی فیرعەون بۆ لای حەزرەتی موسا دەهاتن و داوایان دەکرد لە مشکە ساڵیە ڕزگاریان بکات و هاوکاریان بکات. حەزرەتی موسا دوعای دەکرد باران دەباری و ڕووباری نیل پڕدەبووە لە ئاو. هەروەها بەروەبووم و خۆراکیان مشک بوو. لە ماوەی ساڵێکدا هەر دارێک تەنیا یەک هەناری دەدا و دار خورماش بە هەمان شێوە تەنیا یەک دەنگ خورمای دەگرت. دیسان دەهاتنەوە لای حەزرەتی موسا بە هەمان شێوە دوعای دەکرد تاوەکو میوە و بەروەبوومیان بۆ دەگەڕایەوە. بەڵام مخابن دوای بینینی ئەو هەموو موعجیزاتە فیرعەونەکان هەر لەسەر کڵ لە ڕقیەکەی خۆیان نەداهاتنە خوارەوە و باوەڕیان نەدەهێنا. ئەمجارە خوای گەورە لافا و زریانێکی سوندی بۆ ناردن، بەڵام چ لافا و زریانێک کە لافاوەکە دەگەیشتە کۆڵانەکان تەنیا ماڵی فیرعەونەکانی دەگردەوە و نزیک ماڵی بەنی ئیسرائیلیەکان نەدەکەوتەوە. دیسان چوونەوە لای موسا، بەڵکو ئەمجارەش ڕزگارن بێت و سەلامەت دەربچن. جارێکی تر لە خوای گەورە پاڕایەوە و لەم لافاوەش دەربازیان بوو کە سەرجەم ماڵەکانی گرتبوونەوە. ئەمجاریان خوای گەورە سزای توندی بۆ ناردن، کولەیەکی ئێجگار زۆری بۆ ناردە سەر بەروەبووم و کشت و کاڵی هەر هەموو فیرعەونەکانی گەناوبرد و خواردیان. هیچ سەوزای و بەرهەمێکیان نەما و لە دەستیان چوو. ئەمانە هەر هەمووی ئايات و معجیزاتی خوای گەورە بوون بۆ ئەوەی چیتر ڕوو لە کوفر و شیرک نەکەن. حەزرەتی موسا سەلامی خوای گەورەی لەسەر بێت نۆ بەڵگە و نیشانەی پێ پیشاندان باوەڕیان نەهێنا. بەڵگەی ئەو گۆچانەی بوو بەمار بۆ هۆیەوە جادوگەرەکان باوەڕیان هێنا. بەڵگەیەکی تری ئەوە بوو دەستەکانی بوون بە نور و هەموو دنیای ڕووناک کردەوە لەگەڵ ئەو بەڵگانەی تر کە باسمان لێوە کرد، وەک سەرهەڵدانی لافاو، وشک بوونی ڕووباری نیل، چاکبوونەوەی کشت و کاڵ، گەڕانەوەی سەوزایی و بەروەبوومیان وەکو جاران و هەڵکردنی لافاو بۆ ناو ماڵەکانیان و چوونە ژوورەوەی ئاو بۆ ماڵی بنی ئیسرائیلەکان و چەندین نمونەی تر لە کاری وشکە ساڵی. خوای گەورە بەردەوامە لە ناردنی سزاکانی بۆ فیرعەونەکان و ئەمجارەیان ئەسپەیەکی زۆر لە لەشان بڵاوبووەوە. خەو و خۆراکیان نەما و بەدەست زۆری ئەسپێوە دەیان ناڵان کە سەرجەم ماڵەکانی فیرعەونەکانی گرتبووەوە. جارێکی تر هاتنەوە بۆ لای حەزرەتی موسا و دوعای بۆ کردن و ئەمجارەشیان ڕزگاریان بوون. هەر باوەڕیان نەهێنا و جارێکی تر خوای گەورە سزای خۆی بەسەردا باراند و بۆقێکی ئێجگار زۆر سەراپای ماڵەکانی فیرعەونەکانی گرتەوە و ڕێگاکانیان و شوێنی نووسنیان و خۆراک و جلو بەرگیان پڕ بوون لە بۆق. ئەمانە چیرۆک نین و هەر هەمووی موعجیزات و سزای خوای گەورە بوون بۆ ئەوەی ئەو گەلەستەمکارە دەستبەرداری تاوان و گوناح و کوفرەکانیان ببن. سیرکە بۆق ناچێتە ماڵی بەنی ئیسرائیلەکان و دەچێتە ماڵی فیرعەونەکان. ئەوانی تریش هەروەها لافا و کولە و وشکە ساڵی و بێئاوی بە هەمان شێوە تەنیا بۆ فیرعەونەکانە و خۆیان بە چاوی خۆیان دەیبێنن. هەموو کات خوای گەورە ئاگادارە بەکار و کردەوەی هەموو مرۆڤێک. ئەرز و ئاسمان لەژێر فەرمانی خوای گەورەدایە، وەکو باڵندەکان بوون بە سەربازی خوددا و ڕێگەیان لا فیلەکانی ئەبڕا گرت و بەردبارانیان کردن. فیرعەونی ستەمکار و دار و دەستەکەی هەر بەردەوام بوون لەسەر تاوانەکانیان و
باوەڕیان بەخوای گەورە و معجیزاتەکانی حەزرەتی موسا نەدەهێنا. جالوود بەرزی خەیگرتبوون و دەست بەرداری نەدەبوون. تەنیا لە کاتی هاتنی سدای خوای گەورە بۆ سەریان بە پەلە ڕویان لە حەزرەتی موسا دەکرد کە شتێک بکات، خوداکەی سزاکەیان لەسەر هەڵبگرێت. ئەم جاریان خوای گەورە دوا سزای بۆ ناردن، بەڵام لە هەموو سزاکانی تر سێیرتر و ترسناکتر بوو. خوێن بەسەریانەوە دەباری، بۆ نمونە ماڵەکانیان پڕبوو لە خوێن و قاپ و ئەوشت و مەکانی پێیان دەخوارد و دەخواردەوە پڕبووبوون لە خوێن. کانی و کانیاوەکانیان هەر خوێن بوو، هەموو ئاوی ڕووبارینیش بوو بە خوێن. ئەو ئاوەی فێرعەونەکان دەیان خواردەوە و بەکاریان دەهێنا هەر خوێن بوو. بەڵام هی بەنی ئیسرائیلەکان پێچەوانەی ئەوان بوو ئاوێکی ئاسایی بوو. لەوەش سیرتر ئەوە بوو کە ئاو لە دەستی بەنی ئیسرائیل بوو و فێرعەونەکان لێیان داوا دەکردن و ئەوان شپیان دەدان لە دەستی فێرعەونەکان دەبوو بە خوێن. ئەگەر خوددا بیەوێت ئاینەکەی سەر بخات هەموو سزا و معجیزاتێک دەنێرێت، بەڵام نابێت کەسی باوەڕدار و بانخواز دەستە و دامێندا بنێشێت، بەڵکو دەبێ وەکو موسا ئاسا لە جوڵە و بانگەوازی دابێت و پشوو نەدات. ئەو کاتە باوەڕێکی تەواو و پچەوت هەیە. جا دەبێت خەڵوە بکەیت و بەرەو ماڵی خوا بڕۆیت، دەبێت شەو خون بکەیت و ڕووبەڕووی فەساد و بێڕەوشتی ببیتەوە و دەبێت لە مێشق و جوڵتەوە بەرنامەیەکە بێت کە بۆ خوددا تێدەکۆشم و ماندوو دەبم و بۆ خودداش هیدایەت بەم خەڵکە دەباشم و لە دڵی خۆتدا دوعا بکە و بڵێ خوددایە دەوڵەمەندم بکەیت بۆ ئەوەی بەو دەوڵەمەندیەوە هاوکاری بێنازان و بێ باوکان و هەژار و نەداران بکەم. جا پەیمان بێت پرۆژەیەکدا بمەزرێنم تەنیا بۆ گەنجان تاوەکو بتوانن ژن بهێنن و خێزان پێک بهێنن. لە دڵی خۆتەوە بڕیار بدا گەرچوویتە کۆلێژ هۆشیاری بە هاوڕێکانم ببەخشم و ئامۆژگاریان بکەم بۆ ئەوەی ڕوو و ئاینە بکەن و نزیکی کاری ناشەرعی و خراپە نەکەونەوە. جا زۆر نزا بکە و بڵێ خوددایە گەرژن بهێنا ساڵحمان بکەیت و وا بکەم منداڵەکەم پەروەردەیەکی جوانی ئیسلامی فێر بکەم، هەروەها فێری قورئانیان بکەم. لە ئیسلام شارەزا بن، دەزانی بەو جۆرە نزا و پاڕانەوەی و پەیمانەکانی ناخی دڵن لەگەڵ خاڵیقەکەت ودا پشتیوانن دەبێت و گیرای دەکات. بەڵام گەرچۆ دابنێشیت و بڵێ خوددا خۆی دینەکەی سەردەخات و پێویستی بە من نیە، نەخێر شتی وا مەڵێ و خۆت ماندوو بکە بۆ ئەم ئیسلامە ماندوو بۆ بشومەدا، چونکە تۆ جێنشینی خوای گەورەی لەسەر ئەم زەویە. فیرعەونەکان زیاتر لەسەر تاوان و ستەمەکانیان بەردەوام بوون و دەرئەنجام بە ئێشترین و تونترین سزای خوای گەورەیان بۆدێ. خوای گەورە فەرمانی بە حەزرەتی موسا کرد ماڵی بەنی ئیسرائیلەکان دەستنیشان بکە و شەو هەمویان کۆ بکەرەوە و لە ماڵەوە بچنە دەرەوە و میسر بەجێ بهێڵن، بەبێ ئەوەی کەسێکی نزیک فێرعەون بوو کاری حەزرەتی موسا ئاگادار بێت. پێغەمبەر موسا بەو شەوە 600,000 بەنی ئیسرائیلی لە منداڵ و پیر و گەنج و پیا و ئافرەت و گیانەوەرەکانیان دێنێتە دەرەوە و بڕیارەکەی خوای گەوریان پێڕادەگەیەنێت. جا بەرەو دەرەوەی میسر دەڕۆن کە بۆ بەیانی فێرعەون و دار و دەستەکەی خەبەریان بۆیەوە سیر دەکەن شار چۆڵ و یەک بەنی ئیسرائیلی تێدا نەماوە. فێرعەون فەرمان دەردەکات لە هەر کوێیەک بن دەبێت قۆڵ بەست بکرێن و سزا بدرێن. خوای گەورە خۆی خستێ دڵی فێرعەون و دار و دەستەکەی کە دەبێت بێنە دەرەوە و ماڵەکانیان بەجێ بهێڵن. خوددا فەرمانی کرد و خستێ دڵیانەوە کە تەنانەت دەبێت فێرعەونیش کۆشک و تەلارەکەی بەجێ بهێڵێت و بە دوای حەزرەتی موسا و بەنی ئیسرائیلدا بقەڕێت. هەموو سەربەت و باخ و هەڕەمەکانیان جێهێشت. جا دواتر بەنی ئیسرائیل دەستیان بەسەرداگرت و بوو بەهی ئەوان. بەڵام ئەمام دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە، چونکە بڕیاری خوای گەورەیە و گەورەترین سزای خوای گەورە چاوەڕوانی فێرعەونی ستەمکارە لە دەرەوەی کۆشک و کورسیەکەی کە لەسەری دادەنیشت. فێرعەون دار و دەستە ستەمکارەکەی کە ژمارەیان ئێجگار زۆر بوون لە بەنی ئیسرائیل و حەزرەتی موسا نزیک بوونەوە. بەنی ئیسرائیلەکان ترسان و هاواری حەزرەتی موسایان کرد و ئەویش فەرمووی مەترسن، خوای گەورە لەگەڵ ئێمەیە و بە سەلامەتی دەردەچین و دەبێت فێرعەون و دەست و پەیوەندەکەی لەناو بچن. خوای گەورە فەرمانی بە حەزرەتی موسا کرد گۆچانەکەی لە ئاوەکە بدات و حەزرەتی موساش فەرمانەکەی بەجێگەاند و ئاوی ڕووباری نیل شەق بوو. هەندێک لە زاناکان دەڵێن ئاوەکە بۆ 12 لەق دابەش بوو، چاوەکوم بە فەرمانی خوای گەورە ئەو 600,000 کەسە دەربازیان بێت و نەخنکێن. هەروەها زەویەکەی وشە بوو دەست بەجێ بوو بەخۆڵ. زاناکان قسەیەکی جوانیان هەیە، دەڵێن
فرعون ویستی نەبوو بەدوای حەزرەتی موسا و بەنی ئیسرائیلدا بڕوات چونکە ئەسپەکە لە حیلەی داوە و بە شوێنی حەزرەتی موسا و بەنی ئیسرائیلدا ڕای کردووە کە فرعون کەوتە دوایان هەر دەبێت لەشکرەکەی لە دوای بڕۆن و فەرمانەکەی جێبەجێ بکەن. دەست بەجێ خوای گەورە فەرمانی بە ئاوی ڕووبارەکە کرد کە وەکو خۆی لێبێتەوە هەر هەموو لەشکرەکەم بە فیرعونیشەوە غەرقی دەریا بوون. ئەمەیە گەورەترین موعجیزەی خوای گەورە. خۆ ئەگەر لەم ڕۆژگارەش موعجیزە نەما بێت ئەوە قورئانی پیرۆز گەورەترین موعجیزەیە یاخود مێشکی مرۆڤ. زەوی و ئاسمانەکان ئەمانە هەر هەمویان گەورەترین و دیارترین موعجیزەی خوای گەورەن کە ئاوی ڕووباری نیل گەیشتە نزیک دەمونوتی فرعون بزانە چی دەڵێت. لێرەوە هەز بە هەڵەوستەمەکانی خۆی دەکات و دەڵێت باوەڕم بۆ خودایە هێنا کە بەنی ئیسرائیلەکان باوەڕیان پێهێنا. خودای گەورە پێی دەفەرمێت ئێستا باوەڕ بە من دەهێنیت کە ئەم هەموو سزایم بۆ ناردی و ئەو هەموو موعجیزەیەم لە ڕێی پێغەمبەرەکەمەوە نیشانی تۆ و دەستەستەمکارەکەتمدا. حەزرەتی جبرائیل بۆ پێغەمبەر دەگێڕێتەوە لەو کاتەی فرعون غەرقی دەریا بوو بە لێشا و ئاوم دەخستە دەم و قوڕگیەوە نەوەک باوەڕ بهێنێت و خوای گەورەش لێی خۆش ببێت. عزیزانم ئەڵقەی ئەم جارەشم پێشکەشکردن هیوادارم ئەڵقەیەکی بەسوود ببێ بۆ هەموو لایەکتان تا ئەڵقەیەکی تر و هەفتەیەکی تری بەرنامەی لە کتێبخانەی کوردیدا سپاردەی خوابن.